زۆر جار لە ناو ماڵەکانمان کاتێ جلوبەرگێکمان هەیە حەزمان بە جلوبەرگێکی ترەبێ پێچێ ئەم جلوبەرگە فڕە بدەین کە ئەمە فڕەماندا بێ بە پاشماوە ژینگە پیسەکە. پلەی گەرما لەسەر زەوی بەرەو زیادبوون ئەڕوا وڵاتان ئەیانەوە ڕێگری لەوە بکەن کە ئەمە نەگاتە 2 پلەی سیلیزی چکە کارەساتی مرۆڤایەتی گەورە ڕوئەیە. بۆ منە لەوانەیە 5 میلیۆن دەبێ ئەوە فڕە بدرێت لە مانگی جارێکە یان 3 مانگ جارێکە ئەمە ڕێژێکی زۆر فراوانە بێت. ئەمە یەکێکە لە هەرە ترسناکترین خاڵەکانی پیسبوونی هەوا چکەوە ڕوونە بە پێی توێژینەوەی توێژەران بۆ هەر 1 لیترێک لە گاز لەوانەیە نزیکەی 2 کیلۆ و نیو CO2 ئەچێتە هەواوە. خۆی بەکارهێنانی پێینی کیمیاوی دروستکردنی پێینی کیمیاوی سەرچاوەیەکی زۆری سامانی سروشتیەوێ ئەمە بۆ خۆی هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە لە لایەکی کەشەوە هەر بەکارهێنانی پێینە کیمیاویەکان بە بەردەوامی ئەگەر باسی کاریگەریکەین یەکەم بۆ ژینگە ئەبێتە هۆی پیسبوونی ئاو بۆ لەبەرەوەی ئەو مادانەی کە لە پێینە کیمیاویەکانە بەکاریە و برایانی جوتیار بەکاریهێنن بۆ بەهێزکردنی ڕۆکەکانیان یان بۆ باشکردنی بەرهەمەکانیان ئەبێتە هۆی تێکدانی خاکەکەیانواتە گەر ساڵێک 2 ساڵ بە بەردەوامی ئەم پەینانە بەکار هات دواتر سەیرەکی خاکەکان بێهێزەوێ خاکەکەیان لاوازە بێ ناتوانێت ئەو خاکە بە ئاسانی جارێکی کە بگەڕێنێتەوە بۆ خاکە ئەسڵەکەی خۆی و هەروەها کاریگەری لەسەر پیسبوونی هەوا هەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ چکە تۆ کاتێک ئەو پەینە بەکارهێنی بۆ نمونە پەینە نایترۆجینیەکان کە ئێستا یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ئەو غازانەی کە پێی ئەڵێن غازی گەرمخانەکان یەکێک لەوانە نۆکسە یعنی ئۆکسایدی نایترۆجین و ئەوانەیە لە هەوایە خودی پەینە نایترۆجینەکانن کە بۆ کشت و کاڵ بەکارێ ئەمە لە تەندروستی ئەمە هیچ ئەبێتە هۆی لاوازکردنی چینی ئۆزۆن و هەروەها سەرچاوەیەکیشە بۆ زیادکردنی نەخۆشیەکان لە لەشی مرۆڤ چکە هەوای ئەڵێمژی ئەوە ڕوونەکە مرۆڤ لە ڕۆژێکە لە 15 متر مکعب زیاتر هەوا هەڵەمژێ یعنی زیاتر لە خۆراک زیاتر لە ئاو تۆ کە کاتێکم هەوایە هەڵەمژی پڕپڕە لە مادانە ئەوە بە دڵنیایەوە ینی بە ئاسانی تووشی نەخۆشیەکانە بی لە لایکیکەوە کاتێکم ئەم مادانە ئەچنە هەواوە جارێکی کە لەگەڵ بارانایەنەوە ئەبێتە هۆی پیسبوونی ئاو ئەبێتە هۆی پیسبوونی خاکیش دووبارە و هەروەها تێکدانی بەرهەمەکە لەوەیە جارێک بەرهەمە زیاکە دووجار بەرهەمە زیاکە بەڵام بەداخەوە جارێکی کە بێتە هۆی کۆبوونەوەی لە بەرهەمەکە و دیسانەوە لەبەرەوەی کۆمەڵێک مادەی تایوانی کە پێڵن کانزا قورسەکان دیسانەوە ئەویش سەرچاوەیەکی خراپی بۆ تەندروستی مرۆڤ تا بێتە هۆی خراببوونی باری تەندروستی مرۆڤ. بەدیل بۆ ئەمە چییە یان بڵین چارەسەر بۆ ئەم هەنگاوە بەکارهێنانی پەینی کیمیاوی چیە پەینە ئۆرگانەکانن لەوانە کۆمپۆستە پیتمۆسە ڤێرمی کۆمپۆستە ئەمانە بابەتی زۆر باشن واتە تۆ لە کێڵگەکەی خۆتە یان لە ماڵەکەی خۆتە ئەتوانی و پاشماوە ڕۆکیانەی کە بەکاری کە ئەتەوێ فڕی بی فڕی نەدەی جارێکی کە کۆمپۆستی لێ دروستەکەیتەوە لە کێڵگەکەی خۆتە بە هەمان شێوە کۆمپۆست دروستەکەیتەوە کە ئەمە پەینێکی ئۆرگانیە هیچ تێچووی نییە واتە تۆ تێچووی پەینی کیمیاویەکە بۆ گەڕێتەوە و دەوڵەمەندیشە بە هەموو مادە ئەندامەکان و نابێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و پیسبوونی ژینگە و پیسبوونی ئاو و هەوا و هەموو سەرچاوە ڕەگەزەکانی ژینگە. یەکێکتر لە کێشەکان شۆردنی سیارەیە بە تایبەتیش ئەو کەسانی کە سیارەکانیانە بن بۆ ناوڕووبارەکان شۆردنی ئەیشۆن کە ئەمە خۆی لە خۆیان شتێکی زۆر خراپە و زەرێکی زۆر بە ژینگاگەێنێ و بە تایبەتیش ئەو پیسی و ڕۆن و ئەو مادانی کە بە سیارە لە شۆردنی سیارەوە ینی لێبێتەوە هەموو چێتە ناو ڕووبارەکە و لەگەڵەوە شاکە ئەو سیارەیە باتە ناو
بنی ڕووبارەکە ئەمە ڕۆخی ڕووبارەکە بنی ڕووبارەکە تێکەچێت و ئەو زیندەوەرانەی کە لە بنی ڕووبارەکەیان زەرەریان پێگا و هەروەها بۆ ئەو کەسانی کە لە ماڵەوە ساراشۆن ئەمەش هەر کێشەیە لەبەرەوەی ئاوێکی زۆر بەکارێنن و ئەو جیاز و شتانیان نییە کە بۆ لە غەسلەکانە هەیە بۆیە ئاوێکی زۆر بەکارێن و ئاوێکی زۆر بەفی ڕۆچێت و زەرەری ئەو ئاوەش یعنی دووبارە تێکەڵی ئاوی ئاوەڕۆ بێتەوە ئاوی زەرابە بێتەوە و دیسانە زەرەری زۆر دروستەکە بۆ سەر ژینگە و ڕێگاکانی چارەسەرکردن بۆ ئەمە ئەوەیە کە لە ڕاستیە عنی پێویست ناکات سارەکە زوو بشۆیت ینی هەوڵ بە کەمترین جار سارەکە بشۆی لە مانگێکە و ئەگەر هەر بتەوێت بیشۆیت هەوڵ بە بیبێ بۆ غەسلێک چونکە ئەو غەسلانێکە ئێستا هەن بۆ منە زۆربیان جیازی تایبەتیان هەیە کە ئاوێکی زۆر کەم بەکارێنێت و بە خێرایەکی زۆر کە بە فیڕۆدانێکی کەمی هەیە و حتا هەنێک غەسلەیەکە بەڕای من ببرێت بۆ غەسلانە سارەکەت باشتر لە بەرەوە غەسلانە ئاوی کە بەکارێنەوە و پاڵاوگانێ لە ناو غەسلەکە و ئەم ئاوە بەکارێنن دووبارە بۆیە لێە تۆ هەم ئاو سەرف ناکەیت و هەم دووبارە بەکارهێنانەوەی ئاوی شەکەیت. یەکێکتر لە کێشەکان بەکارهێنانی ئەو بەرهەمە سەفەریەکانە لە ژیانی ڕۆژانەمانە لە ماڵانە مەسەلەن لە بۆنەکانە لە خواردنەوەی چایە قاوەیە یاخود شەربەتێکە کە ئەو پێکاتە سەفەریانە بەکارهێنێت چووکو پەرداخ بێ چووکو قەسەب بێت ئەمانە ڕێژێکی زۆر پاشەڕۆ دروستەکەن سروشتا کە بەڵایەکی گەورەیە ئێمە کە باسی کێشە ژینگەکانەکەین باسی ئەو پاشەڕۆیانە ئەکەین کە ڕۆژانە دروست ئەبێ و معالەجە ناکرێت چارەسەر ناکرێت بۆ گەڕان بە دوای چارەسەریشا ئێمە بەدیلمان هەیە ئەتوانین ئێمە ئەو بەرهەمانە بەکاربێنی کە ئەتوانین بۆ چەند جارێک بەکاریان بێنینەوە و سوودیان هەیە بۆ خۆشمان و بۆ ژینگەش کە بەکارهێنانی ئەم نەوع قەسەبەیە کە لە بازاڕ و لە شوێنەکانە هەیەگەر یەکێک بێ بە دوای بگەڕێ ئەو شوێنانی کە بەرهەمی با بڵین ئەوروپی ئەفرۆشن دەسەکەوێ فڵچەی لەگەڵایە توانی بیشۆیت فڵچەکە پاک ناو قەسەبەکەی پێ پاک بکەیتەوە و ئەم پەرداخانەیە خودم کوپانە بەکاربێنی لە باتی پەرداخی سەفەری چ پلاستیک بێ یاخود کاغز لە کۆتایە کابێت بە پاشەڕۆ. زۆر جار لە ناو ماڵەکانمان کاتێ جلوبەرگێکمان هەیە ومنە چەند جارێک بەکاریهێنین حەزمان بە جلوبەرگێکی ترەبێ پێچێ ئەم جلوبەرگە فڕە بدەین کە ئەمە فڕەماندا بێ بە پاشماوە ژینگە پیسەکە. هەنگاوی چارەسەر بۆ ئەمە ئەوەیە کە ئێمە بیدەین بۆ نمونە کەسێک کە پێویستی پێێتی یاخود بە ڕێکخراوێکی خێرخوازی واتە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە بەکاری بهێنینەوە لە جیاتیەوەی کە فڕی بدەین و ببێتە مەترسی بۆ ژینگە و ژینگە پیس بکات. یەکێک لەو کێشە باوانەی کە ئێستا لە جیهانە هەیە دیاردەی گەرمبوونی جیهانە دیاردەی گەرمبوونی جیهان بەهۆی ئەو زیاد لە پێویست دەردانی ئەو گازانەیە کە پیانەوترێ گازە گەرمکەرەکان ئەم گازانە کە لە بەرگە هەوایە بە شێوازێکی زۆر ئەمێننەوە بێتە هۆی هێشتنەوەی ئەو گەرمیی کە لە خۆرەوە ئەگاتە سەر زەوی واکە زیاتر لە بەرگە هەوایە بمێنێ بۆیە وای کردووە ڕوبەڕووی کێشەی گەرمبوونی جیهان ببینەوە کە ئەویش بۆ نمونە ساڵانە
پلەی گەرما لەسەر زەوی بەرەو زیادبوون ئەڕوا وڵاتان ئەیانەوە ڕێگری لەوە بکەن کە ئەمە نەگاتە دوو پلەی سیلیزی چکە کارەساتی مرۆڤایەتی گەورە ڕوئەیە و یەکێک لەو سەرچاوە سەرەکیانە بۆ ئەم گازە گەرمکەرانە پیشەزازی ئاژەڵیە یعنی بۆ نمونە پیشەزازی بەرهەمهێنانی شیرەمەنیەکانە کە ئاژەڵەکانی وەکو مانگا ئەمانەی تیادا بەکارهێنرێ یاخود ئەم ئاژەڵانە خۆیان وەکو سەرچاوی گۆشت یاخود سەرچاوی پرۆتینی خواردن کە تیایدا بەخێو ئەکرێن و بڕێکی زۆر گازی میسان یاخود لەگەڵ گازی CO2 چکەوان شۆکو ئێمە زیندەوەرن ئەکرێتە هەواوە کە ئەمانەش ڕەگەزی سەرەکی گازە گەرمکەرەکانن کە تەسیرێکی زۆری هەیە. باشە ئێمە وەکو تاک چیمان پێ ئەکرێنی ئەتوانین چی بکەین بۆ ئەوەی ڕێگر بین لەم کارەساتە ژینگەیی کە ڕوئەیە لەسەر زەوی ئەوەیە کە ئێمە بۆ نمونە زیادەڕۆیی دەکەین لە بەکارهێنانی ئەو بەرهەمانەی کە لە پیشەزازی ئاژەڵیەوە یەن بۆ نمونە گۆشتە ئێمە هەوڵ بین کەمی بکەینەوە ینی بە شێوازێکی بەرفراوان بەکاری نێنین لەبڕی ئەوە پێکاتە ڕۆکیەکان یاخود ئەوانەی کە لە سەوزەوات دروست ئەکرێن یاخود کێڵگەین ئەوانە زیاتر بکەین بۆ نمونە گەر بتوانین ئێمە تەنها جارێک لە هەفتەیەکە گۆشت بخۆین ئەوە توانین کاریگەریکی باشمان هەبێ لەسەر ژینگە و دۆستی ژینگە بین و ئەو بڕی ئەو گازە گەرمکەرانی کە ئەکرێتە هەواوە ڕۆڵمان هەبێ لە کەمکردنەوەیە. خاڵێکی تر کە لەناو کۆمەلگایە زۆر پێویستمان پێی وەکاری هێنین بریتە لە بەکارهێنانی شامپۆ مەرج نییە کە گەورە بێ بچوو بێ بەڵام مەرجە ئێمە شامپۆکانمان هەتاوەکو دوهەناسە بەتاڵی کەینەوە لەبەرچی لەبەر ئەوەی کە ئەم ڕێژەی کە تیامێنێتەوە بۆ نەگەرگریمان بەشی تەنها سەرشۆردنێکی تیاماوە ئەم تەنها سەرشۆرینە کاتێک کە تۆ فڕێ ئەی بۆنە لەکوێشی ئەبێتەوە یان بۆ فڕێتەکوێوە فڕێتە ژینگەوە و لەگەڵ خۆرا کارلێکی ئەو شامپۆیە چونکە موادی کیمیاییە دووبارە دروستە بێتەوە زیانێکی دووجار زیان ئەگەێنێ بە خاکەکەمان ئەمە یەک دووهەمین زیان بە گیرفانیشمان ئەگەێنێ سێهەمین زیان بە خواستی بەرهەمێنانمان ئەگەێنێ چونکە ئەبینە خواستی بەرهەمێنانی زیاتر کەواتە ئێمە کە بچووک بێ گەورە بێ بۆ منە شامپۆکە پێویستە کات ئێمە بەتاڵیکەینەوە هەتا دو هەناسی کە تایەتی بۆ منە شامپۆکە ئێمە بەتاڵیکەین لەبەر ئەوەی کە زیانێکی زۆرمان پێ نەگات و نەبینە خواستی بەرهەمێنانی زیاتر لێرەیە خاوکردنەوەی بەرهەمێنانەکە خاوەکەینەوە و ڕێژەی بۆ نێمە 6 بۆ 7 ملیۆن نەفەرین لە هەرێمی کوردستانە ئەم ڕێژەیەش زۆرە ئێمە ئەگەر هەربیری لێ بکەینەوە لە ماڵێکە 5 شامپۆی وا بەکاربێ یان 3 شامپۆی وا بەکاربێت و هەموو جارێکیش لە کۆتایەکەی بەشی سەرشۆردنێکی تیا بمێنێ فڕە بدرێتە ژینگەکەمانەوە ڕێژەی بۆ لەوانەیە 5 ملیۆن دەبێ ئەوە فڕە بدرێت لە مانگی جارێکە یان 3 مانگ جارێکە ئەمە ڕێژێکی زۆر فراوانە بێت. ئەگەر باسی خاڵێکی کەکەین بۆ پیسبوونی ژینگە کە سەرچاوەیەکی ڕاستە و خۆی پیسبوونی یەکێک لە ڕەگەزەکانی ژینگەیە کە ئەویش هەوایە ئەویش پشتبەستنە بە مۆلیدات یان ئەو کارەبایان ئەو وێزگە کارەبایانەی کە پشت بە مشتەقاتی نەوتی ئەبەستن بۆ دروستکردنی کارەبا ئەمە یەکێکە لە هەرە ترسناکترین خاڵەکانی پیسبوونی هەوا چکە ئەوە ڕوونە بە پێی توێژینەوەی توێژەران بۆ هەر 1 لیترێک لە گاز لەوانەیە نزیکەی 2 کیلۆ نیو CO2 ئەچێتە هەواوە جگە لەوەی کە 400 جۆری بڵین پیسکەری هەوایی لە ئەنجامی سووتانی گاز و گازوایل و ئەو بابەتەنە دروستە بێ کە دیسانەوە ئایڵینەوە کە ئەم مادانە ئەچنە هەواوە جارێکی کە لەگەڵ بارانە یەنە خوارەوە ئاو پیسەکەن خاک پیسەکەن و هەروەها تۆشکە هەڵێمژی جارێکی کە سەرچاوەیەکی زۆر ئاسانە بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکانی کانسەر تووشی نەخۆشیە زەهایمەر پارکنسن یعنی ئێستا ئەگەر سیرکەین لە وڵاتی ئێمە ئەو نەخۆشیانەی کە جاران نەبوو ئێستا زۆر بڵاوە لەوانە پارکنسن و زایمەر لەبەرەوەی یەکێک لە سەرچاوەکانی دروستبوونی ئەم نەخۆشیەمان زیاد کردووە کە ئەویش پیسبوونی هەوایە.
چارەسەر چییە؟ ئەویش بەستنە بە تیشکی خۆر بۆ بەرهەمێنانی وزە چکە هەم تێچووی لەوایە سەرەتا تێچووی دامەزراننی بە پێی و کۆمپانیانەی کە باسیەکەن تێچووی دامەزرانی زۆر بێ بەڵام بەپێی زەمن کاتێککە تۆ مقارنەی تێچووی ئەم سیستەمە ئەەکەی بە تێچووی پارەی کارەبا و پارەی مۆلیدە بە پێچەوانەوە تێچوویەکی کەمی ئەیە سەرچاوەیەکی پاکە هەم بۆ خۆ و بۆ خێزان و بۆ ژینگەشواتە لێرەیە تۆ نابیتە هۆکارێک بۆ ینی بەشدار نابی لە یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگەیە و هەروەها تەندروستی خۆ و خێزان و ماڵ و مناڵ و ناوچەکەش بەباشی ئەهێڵیتەوە. زۆرینە ئەو کەلوپەل و پێویستیانەی کە ئێمە ئیکڕین چ خۆراک بە یاخود جلوبەرگ بێ یاخود هەموو پێکاتانی کە ڕۆژانە ئێمە پێویستمانە لە پلاستیکەوە پێچراوە و ئەم پلاستیکە کێشەکەی لەوایە کە نەک تەنها درەنگشی ئەبێتەوە بەڵکو لە کاتیشی بوونەوەکەشە کێشە دروستەکە کە بێ مایکرۆپلاستیک لە کۆتا چێتە خاکەوە چێتە هەواوە چێتە ئاوە جارێکی تە بەردەمی خۆمان وسە سفرەکەمان ئێمەی خۆین. طبعاً ئێمە وەکو تاکێک چی بکەین بۆ ئەوەی ئێمە دوورکەوینەوە لە کڕینی ئەو پێویستیانەی کە بە پلاستیک پێچراونەتەوە کە لە ئێستاە سەوزە میوە و خۆراکەکانی تری وەکو ماس بەنمونە بینینەوە کەمانە هەمووی لە سەڵی پلاستیکە یاخود بەرهەمەکان یا سەوزەمیەوەکان لە پلاستیک و پێچراون لە مۆڵەکانە بە تایبەتی کە پێشتر ئێمە ئەم پلاستیکە لە پێچانەوەی سەوزی و میوایە نەمان بینیوە و پێویستیش نییە بپێچرێتەوە چکە کە تویتە ماڵەوە ئەو سەوزە میوەی شویتەوانێ و پێویستی بۆ پلاستیکەنی وەک جارە فڕێریێت و ماس بۆ نمونەگەر بنمونە بهێنینەوە پێشتر یاخودەوە کە لە گوندەکانە ئەو بەرهەمە شیرەمەنیانەی کە دروستیان کردووە لە منجەڵی فافۆنی یاخود لە قاپی گڵینە ئامادەیان کردو و فرۆشتویانە و سەری ئەو ماستەیان بە پوش یان بە مادەیەکی ئۆرگانیک داپۆشیوە کە پلاستیک نەبووە و ئەو پلاستیکە خۆی کێشەکەی لەوایە نەکەرەوەی کە تۆ فڕێیت ئەبێ بە پاشەڕۆیەکی زیان بەخش بۆ ژینگە ئەو پێکاتە خۆراکی کارلێک لەگە پلاستیکەکە بۆ من ئەو شیرە بە گەرمێکەکەتە ناو سەڵ لە پلاستیکەوە کارلێکەکە لەگەڵ ماستەکە ئێمەی خۆی و کێشەی تەندروستی ماوە دروستەکە لەبەر بۆ دوورکەوتنەوە وەکو تاکێک ئێمە ڕووکەینەوە بەرهەمانەی کە لە پلاستیک و نەپێچراون باشترین ڕێگایە بۆ دوورکەوتنەوە لەو پاشەڕۆ زیان بەخشان. لە وەرزی زستان کاتێک سەرمایی هەیە واتە خەڵک سەرمای ئەبێ بۆی ڕزگاری بێ لەم سەرمایە پەناباتە بەر بەکارهێنانی کۆمەڵە شتێک بۆ نمونە گەرمکەرەوەکان سپلیتەکان یاخود بەکارهێنانی سوتەمەنی سوتاندنی درەختەکان یعنی ئەمانە هەمووی هەریەکە و بە جۆرێک کاریگەریان لەسەر ژینگە هەیە و پیسیەکەن وەک ڕێگەیەکی چارەسەر وەک هەنگاوێکی چارەسەر بۆ ئەمە خەڵک ئەتوانێت بۆ نمونە پۆشاکی زیاتر لە بەرکە یاخود باشتر خۆی داپۆشێ بەم شێوەیە ئەتوانێت سوتەمەنیەکی کەمتر بەکاربهێنێ بە مانایەوەی ژینگە کەمتر پیس بکات. لەسەر ئاستی جیهانە بەداخەوە کە ساڵانە ژمارەیەکی زۆر گیانلەبەر و باڵندەی کێوی بەکارەهێنرێن بۆ مەبەستی فاشن یاخود جلوبەرگ کە ئەوانەش خۆیانە بینەوە بۆ نمونە فەرو بێت پێڵاو بێت جانتا بێت یاخود هەر شتێک بێت کە لە ئاژەڵانەوە وەرئەگیری و بەکارهێنن بۆ دروستکردنی ئەم بابەتانە. طبعاً ئێمە بەپێی ئەو سەرچاوانەی کە هەیە کە ئەڵێ ساڵانە زیاتر لە 2 بلیۆن ئاژەڵ بەکارهێنەیتر بۆ مەبەستی خوریەکەی بێت یاخود ئەو تووکەی کە هەیەی یاخود پێستەکەی بێت کە وەکو چەرم بەکاری بێنن یاخود پەڕی باڵندەکان بێت کە ئەمانە بەکاری ئێنن بۆ مەبەستی جلوبەرگە بۆیە هەرێکی لەم زیندەوەرانە ڕوبەڕووی چەند ئازار و گرفتێک ئەبنەوە کە ئەمانە هەموو ئەکرێنە قوربانی لە پێناو جلوبەرگێکە.
بۆی ئێمە چۆن بتوانین وەکو تاک ڕێگر بین یاخود نەبینە هەنگاوێک بۆ ئەم ئازارە یاخود ئەم کێشەیە. بەوەش کە ئێمە ئەو اختیاراتانەی کە لە بەردەستمانەیە دوور بکەوینەوە لەوانەی کە بۆ نمونە ئاژەڵ تیانە بەکار هاتووە، بۆ نمونە وەکو پێستی تیمساحە، پێستی ئاژەڵەکانی ترە، پێستی مارە یاخود هەر ئاژەڵێکی تر کە بەکار ئەێنرێ. بەم شێوەی ئێمە توانین تۆزێک لەو زیانانە کەم بکەینەوە کە ڕوبەڕووی ئاژەڵەکان ئەبێتەوە. چکە ئەگەر خواست لەسەر ئەو بابەتانە کەم بێتەوە بە هەمان شێوە ئێمە توانین بڵێن ڕۆڵێکی کاریگەرمان هەبووە. هەروەها ئەتوانین بیر لەو لایەنەش بکەینەوە کە بۆ نمونە ئەمە پارەیەکی کەمتری تێئەچێ و لەلایەنی ئیکۆنۆمیەوە بۆ خۆمان زۆر باش ئەبێت و لەلایەنێکی ترەوە ئەمە کارێکی چۆن بڵێم ئەخلاقی و ژینگەی و مرۆڤ دۆستانەشە. ئێمە کێشەیەکی ترمان هەیە ئەوش بە فیڕۆچوونی نانە لە ناو کۆمەڵگەی کوردیە و سێرگەی لە ناو چێشخانەکانە ئێستا نان بە گەرمی پێشکەشەکرێت و نانێکی زۆریش بە فێڕۆ ئەچێت و ئێمە تەنها بەس شاری سلێمانی باسکەین 1500 چێشخانە و میوانخانە و شتانەمانەیە کە نانی تیا ئاخورێت و ئێمە تەنها ئەگەر هەزاریان حسابکەین 50000 نان ڕۆژانە بە فێڕۆچێ ئەگەر ڕۆژی 50 نان لە یەک چێشخانەیە بۆ منە پێشکەش بکرێت. ئەمە ڕێژەیەکی زۆرە کەواتە ئێمە هاتین باسی ئەومان کرد چۆنی ئەم نانە بە فێڕۆ نەچێت، هاتین باسی ئەومان کردمان با لەت کرێت نانەکان بکرێ بە 4 پارچەوە، ئەگەر نەشکێ بە 4 پارچەوە با بکرێ بە 2 پارچەوە هیچ نەبێت. ڕێژێکی زۆرمان بۆ ئەگەڕێتەوە. هەندێک کەس دایان وایە بۆ منە ئەگەر بۆ منە لەت بکرێت سار دەبێتەوە، بەڵام نەخێر ئەگەر لەت بکرێت زووتر تەواو ئەبێت و بە گەرمتر یەتە بەردەست. ئەمەش ڕێژێکی زۆر باش ئەگەڕێنێتەوە بۆمان و بە فێڕۆچوونێکی زۆر ڕائەگرێت و تەنها لە چێشخانەکانە نییە، ئەمە لە ناو ماڵەکانیشمانە بەم ڕێژەیە بە هەمان شێوە سێرگەیت ئەچن ناوەڕاستەکەی ئەخۆن و چواردەوری نانەکە فڕائێن. ئەگەر تۆ بێت و لەتی بکەیت و بەلەتکرایی خۆمان ڕابین لەسەر ئەم قۆناغە هەتا لە چێشخانەکانی شاکەبەلەتی هاتە بەردەممان کێشەمان بۆ دروست نابێ بەڕاستی و ئەتوانین سوودێکی زۆر باشی لێ ببینی. خاڵێکی کە کە ئێستا جیهان پێوەی سەرقاڵە و کاریگەری زۆر نەرێنی لەسەر ژینگە هەیە، ئەوش بڕینەوەی دارستانەکانە بە هەر هۆکارێک ئاگرتێبەردانی دارستانەکانە چ بە هۆکاری سروشتی بێ کە بش کۆمەڵی هۆکاری هەیە لەوانە گۆڕانی کەش و هەوایە بەرزبوونەوەی پلەی گەرمیە و زۆر هۆکاری تر تۆ پێویست کاتێک کە دارستانەکان لە ناوچێواتە سەرچاوی ئۆکسسیجینی مرۆڤ لەسەر زەوی دیسانەوە لە ناوچێ و بە تایبەتی لە ناوچەکانی ئێمەیە چکە ئەو ڕێژە سەوزایەمان نییە کاتێک کە دارستانەکان ئەسووتێنڕێن ئەبڕێنەوە ئەکرێن بە شوێن نیشتە جێبوون ئەوە کاریگەری نەرێنەکەی دیسانەوە بۆ سەر تەندروستی خۆمان و ئەو مرۆڤانی کە لە ناوچەکەیە دانیشتون. چی بکەین بۆ ئەوی ئێمە بەشدار بین لە باشترکردنی ژینگەی ناوچەکە، ڕوانی نەمامێکە، خزمەتکردنی نەمامێکە، بەشداریکردنە لەو هەڵمەتانی کە بۆ نەمام ڕواندن ئیتر لەلایەن چ کەسێکەوە چ لایەنێکەوە هەر کەسێکەوە بێت تۆ گرنگەوەیە بە شێوەیەک لە شێوەکان خزمەتی ژینگەکەی خۆ بکەیت و بەشداربی لە خزمەتکردن و ڕواننی نەمامێکە. ئەگەر لە ماڵەکەی خۆشدا بێ لەسەر جادەکەی خۆشدا لە گەڕەکەی خۆشدا بێ ئەمە کارێکی زۆر پیرۆز و جێگەی دەستخۆشیە بۆ هەموو تاکێک.
کێشەیەکی تر ئەوەیە کە ئێمە لە کاتی گەشتکردنە زۆر جار کۆمەڵە چالاکیەک هەیە کە بەشدارە بینتیایە یا خودەیکەین کە زەرێکی زۆر بە ژینگاگەێنێ بۆ نمونە کاتێک زۆر خەڵک گەشتەکات بۆ ناوچە گەشتیاری ئاویەکان کە بۆ ڕووبارێکی لێ یاخود دەریاچەیەکی لێ سیرەکەی پارە ئەدات یاخود بەشداریەکە لە چالاکیەک بۆ منە بەکارهێنانی جەتسکی یاخود بەلەمی گەورەی سەریع کە ئەمانە زەرێکی زۆر بە ژینگاگەێنن و لە گەڵەوەشە ژاوەژاوێکی زۆر و یعنی جەوێکی ناخۆش دروستەکەن بۆ کەسانی دەوروبەر کە لەو شوێنە بۆ سەیرانکرد ناتون و هەروەها ئەم جەتسکی ئەگەر سێس کاتژمێر بەکاری بێنی بۆ نمونە ئەکرێت 221 کیلۆگرام CO2 دوانۆکسیدی کاربۆن کاتە ژینگەوە کە ئەمە زەرەرگەێنێ بە کەش و هەوای ئەو ناوچەیە بە هەوای ئەو ناوچەیە و هەروەها بە ئاوی ئەو شوێنەش کە ڕێژەی دوانۆکسیدی کاربۆن لە ئاوەکە زیاکات و هایدرۆکاربۆن لە ئاوەکە زیاکات زەرێکی زۆر بە زیندەوەرانی ناو ئاوەکە ئاگەێنێ کە بەرامبەر بەمە ئێمە ئەتوانین کە کاتێک گەشتەکەین لە جاتیەوەی بەشدار بین لەو چالاکیانە ئەتوانین خۆمان بۆ مەلە بکەین لە ئاوەکە لە جاتیەوە هێز و بازوی خۆمان بەکاربێنین بۆ ئەوەی جەوێکی خۆش وەربگرین و گەشتێکی خۆش بکەین و لەگەڵەوەشە بۆ زۆر شت هەیە وەکو پادڵبۆرد یاخود کایاک یاخود بەلەم کە بە سەوڵەوەیە ئەمانە تۆ سەوڵ بەکارێنیت بۆ ڕۆشتنت گەشتکردنت بەناو ئاوەکە و هیچ زەرێکی بۆ ژینگە نیە و زۆر دۆستی ژینگەیە بۆیە لە جاتیەوەی شتێک بەکاربێنین کە دژ ژینگە بێت شتێک بەکاربێنین کە دۆستی ژینگە بێ و زەرێری نەبێت. زۆربوونی گازە زیانبەخشەکان لە ژینگە کێشەیەکی تری ژینگەیە کە لە جیهانە و لە کوردستان هێمە و کێشەیەمان هەیە زۆربوونی ژماری ئۆتۆمبیلە و زۆربوونی ژماری ئۆتۆمبیلیش زیاتر بە ئەو هۆکارە گواستنەوانی کە ئێمە وەکو تاکێک هەرکەس لە ماڵێکە زیاتر لە ئۆتۆمبیلێک هەیە و بۆ شوێنێکی نزیک ئێمە ئۆتۆمبیل بەکارهێنین. ئەبێتە هۆی طبعاً هەر دوو چوونێکە بە ئۆتۆمبیلی تایبەت یاخود گشتی ئێمە ڕێژێکی زۆر لەو گازانەکەینە ژینگەوە. وەکو چارەسەرێکیش بۆ ئەو کێشەیە ئێمە توانی گواستنەوەی گشتی بەکاربێنین وەکو پاس و ئەگەر هاتو شوێنەکە نزیک بە پێ بڕۆین ئێمە ڕێژەی لەو گازانە کەمەکەینەوە لە سروشتاوە لەعینەکاتە لە ڕووی تەندروستی شۆ سوودی بۆ خۆمان هەیە ئێمە بۆ هەموو دەرچوونێک سیارە بەکاربێنین تەندروستیمان وردەوردە یەتە دواوە و کێشمان زیاکە و سوڕی خوێنمان چالاک نابێ بەڵام بۆ ڕۆشتنی شوێنە نزیکەکان و ئەو شوێنانی کە پێویستی بە ئۆتۆمبیل یاخود گواستنەوەی گژنوی پیادەڕەوەیەکە باشتی چارەسەرە بۆ کەمکردنەوەی ئەو کێشەیە.